والله دەمانێ ئەو بۆ فرێدن لای بن ئەو بۆرە کو ئەویان تەرک کرد ئەوەش با تەرککەن یەکیکەی لە نوێمان بۆ بێننەوە بۆڕێکی لە نوێمان بۆ بێنن ئەوە پیسە هەمووی تووشی نەخۆشی ژەنگە ڕۆژی ئاو بەرەداتەوە بەش ژەنگاو دێتە خوارێ بەش ژەنگاو بینێک ئاو بەرە دەینەوە بڕوا لەڕبەر ئاوکە ئەنجا بەخوای پڕی دەکەی زەرد کاو چڵ کاو وەڵڵای حەپازەی تێدا بووە وەڵڵای پانتۆڵی منداڵی تێدا بووە وەڵڵا پانتۆڵی منداڵی تێدا بووە وەڵڵا حەفازەی تێدا بووە ئەرێ وەڵا پڕیان کردووە بەڵان گوتم هەمووی بەتارکەن بیڕێژن کوڕەکە بتمەوەتە سارێ ڕاکتە کتمە ڕوو جیلیکەنە ئاو لە ئەتفا بۆمان بێنە دوو جاری ماری ئەردەلان دوو جاری ماری کاگەنوێت جارێکشی ئێمە جارشی کوڕەکەی کەم ئەوە شەش دانە جار ئێمە درد لەو ئاوا دەربێنی هەر نەهاتۆ شارەوانی بەخوای دەگوت وەمزانی پشی لێ تۆپیۆ تێیدا ئەوەندەی لێ هاتبوو ئەو ڕۆکەینێ ئەو ماڵی جیرانمان ئاویان گیرا دووسێ ڕۆژ بۆ ئاوەکانمان زەعیف بوو ئێمەش نەمانزانی هۆکارەکە تێ دوایە ئەو ماڵەیەک جاری ئاوەکەیان قەتەح بوو ئەگە ئاوەکەیان قەتەح بوو هاتن ئەو فەرعیان کردەوە کردیانەوە دوو جرجی گەورەی تێدا بوو لەگە خۆڵ و خۆشات پیسی و زۆر هەموو شتە کاتە خوارێ ئێستاش ئێمە یعنی پێمان دەڵێن خۆتان لە نەخۆشی پارێزن خۆمان لە نەخۆشی چ پارێزین گەر و جیرانمان هەر هەمووی ئەو ئاوەی ڕشتیا ئێستا دەبێت هەموو بە تەنکەر ئاو بکڕین لە ماڵ خۆم ئەو شتە ڕوویدا بەڵامی من کەلامز بوتیا کە کردمەوە کەلامزی تیا بوو کێشە هەر ئەوە نییە کاکە وەڵی وەبیلاوەتەڵای کڕۆنەکە بتکوژە گەلە گەلە لەوەی خەیانتر و پاکترە کە بە جرجێکی بتۆپی بمری ئاوێک جرجی تێدا بێ دەبێت چی بێ ئەوە تەوا سارێ پیادەشە ئاوەکانیان هەموو بەتاڵ کردەوە ماڵانە کاکە جان هەر شەر ئەو ئاوە نیە هەر ئەو بۆڕێنە تۆ سەری ئەو کۆڵانێکە ئەو 15-20 ساڵە کەسێک نایە بەلایدا بەڵێ پاشەوەی پەیوەندیمان پێوەکرا کە لە گەڕەکی کانی بسکان بەشێکە لە ئازادی بۆڕی جیران هەیە و شت داخلی ناو بۆڕیەکەی بووە ئێمە پێشەوەی تیمەکان مەمچیاگاداری تیمەکانمان کردەوە دیارە هاوڵاتیان خۆیان بۆڕیەکەیان ترازاندووە و گیراوە حالەتی وا ڕوویداوە چەند جارێککە بەڵام نایلۆن و پیسی و شتیوا داخلی بۆڕیەکە بووە بە دۆداسوونی زۆرمان کرد بزانین هاوبەشی ئاو لە کام کاول لە کام خان و لە کام شوێن کە ڕووخایبی بۆڕیەکە کۆنا ئەگەر شت داخلی ناو بۆڕیەکەی بی بۆیە بڕیارمان داوە لەمە بەدووە دەرخستەیەک ئامادە بکەین زۆر بەدووە داچوونمان کرد نەمانزانی هۆکاری چی ئەو جیرانە چەند جارێک ڕۆەدا ئەو بۆڕی ئەبێ نۆژەم بکرێتەوە بۆڕیەکە هەمووی بگۆڕدرێ بەڵام تا ئێستا کە نەمانتوانێت لە بەرەوەی نەسریەکەمان 22 میلیۆن بووە سنتەری قەزای کۆی و 160 گوند و سنتەری ناحیەکان کە پرۆژەی ئاویان هەیە زائیدەن پرۆژەی تەقتەقکۆی 24 کیلۆمەتر درێژە هەمووی لەسەر ئەو نەسریەیە بۆیە وەک پێویست نەتواندراوە ئەو بۆڕیانەی کە کۆن بووینە بگۆڕدرێن یان سیانەی سنتەری قەزای کۆی و ناحیەکان بکرێت بە هەر حاڵیانی چکاوە ئیشتراکی بۆڕیچ کۆنە لەگەر خانووی ڕووخاویش لەوانەیە کۆنە بۆڕی هەبی ئیشتراک هەبی لەوانەیە شت داخڵبی ئێمە تا ئێستا نەگەیشتینە نەتیجەک تەنها ئەوەیە دەرخستەک ئامادە بکەین ئەو بۆڕیە تەرککەین لەمە بەدووە بۆڕێکی تر لە نوێی ببین بۆ ئەو شوێنەی کە ئیشتراکی ماڵەکانی لێیە جە تەواوی ئەو ماڵانە 200 ماڵە 300 ماڵە گرنگ ئەوەیە ئەبی بۆڕیەکە بگۆڕدرێت چکەوە 3-4 حالەت ڕوودالەوەی بۆڕی جیران وسووە بڵێ هەوڵ دەدەین بۆ ئەوی پارەی بۆ ئامادە بکەین خۆی کاک هەژار مەسەلەکە نەبوونی پارەیە گەرنا هەموو شتێک هیچ شتێک مستەحیل نییە هەموو شتێک دەکرێت دەنا هەوەندە دوانە دەکەوتین هەرچی بۆڕی کۆن هەبوو لە تۆڕی ئاوی کۆیە دەمانگۆڕی بەڵام حاڵەتی ئەم شوێنە ئەبێ ئەو بۆڕیە ڕەتی هەبی لەگەر بینای ڕووخاو لەبەر شوێنیکە شت داخلی ناوی بی ئایا نایلۆنە پیسە هەر شتێک بی